بە شێوەی گشتی ئەم گۆڕانکاریانی کە لە سنووری برێن لە ناو تورکیا ڕوودەداتن تەمانە ئەمە پرسێکی زیاتر ناوخۆی تورکیایە بەڵام ئەوەی کە چاودێرانی سیاسی تێبینی هەلومەرجی ناو تورکیا دەکەن نیگەرانێکی زۆر هەیە لە زۆربەی چاودێرەکان و بەتایبەتی لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی دەرەوە لەسەر ئەم گۆڕانکارانەی کە لە ناو تورکیا ڕوودەداتن و پێیان وایە ئەم گۆڕانکاریانە بە شێوەیەکی گشتی کەمکردنەوەی ئازادیەکانە کە زیاتر دروستبوونی دەسەڵاتێکی مرکزی ڕەهایە بۆ سەرۆک کۆمار و بۆ حزبی عەدالەت و ئەم وەزعی لە ناو تورکیا هەیە ئەبایە زیاتر بە گفتوگۆ چارەسەر بکرابەیە لادانی ئەم سەرۆکچی شارەوانیەکانی جێگای نیگەرانی هەمولایەکە چکۆوانە بە ئینتیخابات هاتینە من دوێنێ ئەوەی ئیمام ئۆغڵۆم خوێندەوە کە نیگەرانی خۆی پیشانداوە کە ئەمە سەرۆکی شارەوانی ئیستانبۆڵە کە گەورەترین شارەوانیە لە تورکیا نیگەرانی خۆی پیشانداوە بەرامبەر ئەم بڕیارانەی وەزارەتی ناوەخۆی تورکیا بۆ ئێمە پێمان وایە زیاتر پێویستە دەوڵەتی تورکیا زیاتر پانتایی دیموکراتی فراوانتر بکە و ئازادی بڕوخسێنێ و بە گفتوگۆ ینی ئەوانەی کە من خوێنمەوە لە تحقیقاتی قەزایی کە ئەڵێتن ئەوانە ئنزمامیان کردیتە منەظەمەی ئیرهابی ئەوانە دامی منەظەماتی ئیرهابی دەکەن و ئەوانە پرۆپاگەندە بۆ ئەمانە ینی پێمە ئەوانە ئیتیهامی زۆر گەورەنە بۆ ئەو سێ بەڕێوەبەری شارەوانیەکان کە شارەوانی دیاربەکرە و ماردینە وانە کە ئەمانە سێ شارەوانی گرنگی شەرقی تورکیانە کە کوردستانە بۆیە ئەم ئیتیهامانە پێم وایە لە شوێنی خۆی نەبێتن و من داواکارم کە هەدەپە زیاتر لایانی دیموکراتی بگرێتە بەر و هەوڵ بداتێن لە ڕێگای تحقیقاتی قەزایی ئیسپاتی ئەوەی بکاتێن کە ئەوانە دوورن لە ئیرهاب و دوورن لەوەی کەوا پگیری ئیرهاب بکەن ڕەنگە ئەوانە لە ناحیەی دیموکراتی حەق بە دیفاع لە کێشەی ئەم سیڕاعی بینی پەکەکە و حکومەتی تورکیا ڕەنگە قسەڕەیان هەبی ڕەیانەوە بیتن کە ئاشتی بە گفتوگۆ چارەسەر بکرێ و بە ئاشتانە چارەسەر بکرێتن ئەو سرعی کە هەیە و ملبنانێکەیە بۆیە ئەمەی کە ئێستا ڕوویدایە لە تورکیا بە شێوەی گشتی پرسێکی ناوە خۆیە بەڵام لە هەمان کاتدا نیگەرانی لای زۆربەی چاودێرانی سیاسی دروست کردەوە ئەمەش بۆ خۆمان نیگەرانیمان هەیە و ئومێد دەکەین کە تورکیا زیاتر ڕوو لە دیموکراسی بکاتن و پانتایی دیموکراتی فراوانتر بکاتن و بە گفتوگۆ لەگەر نوێنەری خەڵک دابنیشی لە بەرەوەی بەلەدەکان هەموو نوێنەری خەڵکن و ئێمە سێرم کردی ئەوان یەک لەم هەواڵانە 163 دەنگەکانی هێناوە ینی دەنگێکی یەکجار زۆری هێناوە کە بوو بتە سەرۆکی شارەوانی دەنگێکی یەکجار زۆری هێناوە ئەمە میانی ناکرێتن نوێنەری 163 خەڵک ڕادستی سزن بکرێتن و بچێتە سزن و خەڵکیتی لە شوێنی دامدرێتن بۆیە ئەم نیگەرانە لای زۆربەی خەڵکەیە و بوویتە جێگای ئەوەی کەوە خەڵک هەڵوێست وەگریتن و بەشێک لە منەظەماتی حقوقی ئینسان و ئەوانە هەڵوێست وەردەگرن بەرامبەر تورکیا کە تورکیا بەم ئاقارە تعامل لەگەر وەزعی ناوچەکە دەکات وەکو باسم کردی ینی خەڵک زۆربەی چاودێرە سیاسەکان نیگەرانن لەوەی کە تورکیا پێیان وایە پانتایی دیموکراسی لە تورکیا بەرەبەرە تەسک دەبێتەوە و زیاتر حکومت دەسەڵات زیاتر لەلایەن حیزبێک قۆڕق دەکرێتن و هەوڵ دەدێتن لەڕێ دەسەڵاتەکانی قەزایی بەکار بێتن بۆەوەی کەوە خەڵک نەتوانی قسە بکاتێن بۆیە مەسەلەن معروفە لە تورکیا لە دوای 2016 زۆربەی شارەوانەکان جیرانە زۆربیان ئێستا لە سزنن عوسمان ینی زۆربەی شانە نیزکەی لە حدودی 65 بەڕێوەبەری شارەوانی جیرایە ئێستا لە سزرن کە ئەمە یعنی بۆ خۆی حیمایەکە بۆ ئەوەی کەوە دیموکراتی لە تورکیا جێگای ئەوەیە جێگای نیگەرانیە جێگای نیگەرانی چاودێرەکان بە نیگەرانی وەسێری هەڵس و کەوتی حکوومەتی تورکیا دەکەن و پێیان وایە پانتایی دیموکراسی لە تورکیا بەرە و تەسکبوون دەڕواتێن و زیاتر بە تایبەتی
بۆ هەدەپە بۆ حیزبی هەدەپە کە ئێستا ژمارەی زۆر پەرلەمانتاریان لە پەرلەمانی تورکایە بۆی ئەمە تێبینی هەیە لەسەر ئەوەزعی کە لە تورکی هەیە تێبینیەکانی شەرئیمەنیە هەموو زۆربەی منەظەماتی حقوق ئینسان و خەڵکی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا ئەوانە نیگەرانی هەیە لەسەر ئەم هەلومەرجە ئێستا کە لە تورکیا ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە مێژە ئومێد دەکەن کە علااقەتێکی زۆر سروشتیمان هەبی لەگەر تورکیا و ئێمە ڕچاوی بەرژەوەندی تورکیا دەکەین و پێشمان باشەوان ڕچاوی بەرژەوەندی هەرێمی کوردستان بکەن و ئێمە لەو پەیوەندی خۆمان زۆر بە ینی بە شێوەیەکی دروست تەعاملمان کردیە و بەردەوام دەبین لەسەر ئەم هەڵوێستانەی خۆمان ئێمە بەڵام ئەوەی کە ئێمە جار بەجار هەوڵ دەدەین کە ئەم کێشانی کە لە ناو تورکیا هەیە گفتوگۆ بە گفتوگۆ چارەسەر بکەوە لە ڕابردوشدا ئێمە جەنابی مامجلال و بەشێک لە سەرکردایەتی کورد بە شێوەیەکی گشتی سەرکردایەتی کورد هەوڵی داوە کە ئەم مەشاکلانەی کە ئێستا لە تورکیا هەیە بە گفتوگۆ چارەسەر بکرێ و ئێمە دائیمەن فاکتەری خێر بوونە فاکتەری برایەتی و ئاشتی بوونەوە هەوڵ دەدەین ئەم ناوچەی کە ناوچەیەکە کە تورک و کورد و عەرەبی تایە دائیمەن بە ئاشتی و بە گفتوگۆ کێشەکانمان چارەسەر بکەین هەمومان بچینە سەر مێزی گفتوگۆ بە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانمان چارەسەر بکەوە پێم وایە تاکە ڕێگاش بۆ ئەوی کەوا کێشەکانی ناوچەکە چارەسەر بکێ گفتوگۆیە و لەبەر هەندێک کورد پەیامی کورد بە شێوەی گشتیوە پەیامی یەکێتی نیشتمانی کوردستان و پەیامی کورد لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە ناچینە ناو کێشەکانی ناوەخۆی تورکیا بەڵام ڕێیمان وایە بۆ چونمان وایە کە هەوڵ بدێنم کێشەکان بە ئاشتی چارەسەر بێ بە گفتوگۆ چارە بۆ ئێمەش هاوکار دەبین بۆیان پشتیوان دەبین بۆەوەی کە بتوانین بە گفتوگۆ هەموو لایەنەکانی کە لە تورکیا هەیە بە گفتوگۆ بچن سەرمێز گفتوگۆ و بە گفتوگۆ کێشەکان چارەسەر بکەین لەبەرەوەی ڕۆلی تورکیا بۆ ئێمە زۆر گرنگە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە تورکیا بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان گەشە بکە بچێتە پێشەوە و ئارامی ئیستیقرار لە ناوچەکە هەبێتن بۆیە ئومێد دەکەین بەم سیاسەتی خۆمان بگەینە ئەنجامێکی باش لەوەی کەوا بەشدار بین وەکو فاکتەرێکی خێر و ئاشتی و برایەتی بۆ بە شێوەی گشتی بۆ تورکیا